پەتایە سەرکۆ ئەم پەتایە هەرچێک ئەەکەی دەستبەردارت نابێت جا ڕۆژێک باشیت بۆ نمونەها هەندێک دەرمانی و زەبەخش و بۆ مەبەستم وەکو ئەم مڵتیڤیتامین و ئەمانەوە بەکارهێنا یان پشوویەک کرداوە یان بۆ نمونە سوپێک شۆربایەکی گەرمت خواردووە تۆزە جستە داوە هەستەکەی باشتر بووی ئەو ڕۆژە باشی بۆ نمونە دێیت ئەڕۆتیتر هات تەبعاً کە تۆ لەبەر ئەم پەتایە ناتوانانی بەشێک لە کارەکانە بکەی هەر بۆیە کە هەست ئەەکەی باشی دەستەکەی بە ئیش و کار ئەو کارانی کە ماوەتەوە دەستەکەی بەنجامدانە کە خۆت هیلا کرد هەمیسانەبینی وەکو خۆت لێ دێتەوە بۆیە ئەم پەتایە تاکو بۆتانەکرێت تەنانەت ئەو کاتانێک هەستەکەن باشن تۆزێکا کاتان لە خۆتان بێ تۆزێک بە ئیش و کار بڵێن جێبەجێتەکەم ئەنجامت ئەدەم لەسرم بوەستە بۆەوەی کە ئیشەڵڵا تەندروستیتان باش بێت ئیشەڵڵا و لەسەر بابەت یەکەم بۆ ئەو کێشە و گرفتانەی کە لە ڕۆژئاوا بوو بەڕاستی ئەم چەند ڕۆژەی دوایی فیدباکی ڕۆژئاوا بۆ کوردستانی گەورەوە بە تایبەتیش بۆ باشوور جێگەی دڵخۆشی بوو کە لێرەوە چه هاوکاریەکان چه خۆشەویستی چه متمانە چه پاڵپشتیەکان ئەمە یەکلایی کردەوە کە چۆن ئێمە بتوانین هاوکاری خوشک و براکانمان بین لە ڕۆژئاوا ئیشەڵڵا ئەو بارودۆخە بە زوویی تێپەڕە بێت هەموو کەسێک گەڕێتەوە ماڵ و حاڵی خۆی ژیان ئاساییە بێتەوە کەمترین کەس تووشی گرفتە بێت و بەم سەرمایەش ئیترە و گرفتانی کە هەیە بە تایبەتی بۆ منداڵ و بۆ کەسانی بە ساڵاتچوون لەوانەیە تۆزێک کێشەکە زیاتر بێ بۆیە گەڕانەوە بۆ نێو ماڵەکانی خۆیان و چارەسەرکردنی کێشەکان ئیشەڵڵا هیوای هەمومانە و لەگەڵ ئەوەشا ئەم پەدایە بەڕاستی زۆرینەی کەس گرتوێتی بەڵام هەر کەسە و بە کۆمەڵی نیشانەیەکی ئەوە سەر کەسە و بە کۆمەڵێک ئەو نیشانانەی کە ڕۆژانە دەریەکەویتە قورکێشە بێ سەرێشە بێ ئاوێکی لوتی زۆری هەیە لە شێشەیەکی زۆری هەیە حتبوونە سەرسنگت بەڵێ هەندێک کەسێ ئیترەڵێ هێزم نییە لەسەر جێگاکە هاستم بەڵام ئەوەی کە زۆر زۆر گرنگە دوو بابەتی زۆر سەرێکیش پێویستە بووی کە پزیشکەکان ڕێنماییمانەکەن ئەوەیە کە هەرکە جانێکمان گەرم بوو نەڕێن دەرزیەکی ئەمەی کە بلای خۆمان ئێڵەن دوو دەرزی تێکەڵ یەکترەکەم پێڵەن دەرزی تێکەڵچکە ئەمانە ڕاستە لەوانێت زوو چارەسەرت کا یاخود زوو کێشەکەت بۆ نەیاڵێ یاخود کۆمەڵی کەسە یەکسەڵێت تۆ حەپە بخۆ دوایەوە ئەم شروبە بخۆ ینی تۆ لە خۆتۆ بەکارهێنانی دەرمان ئەمە کێشەیەکی گەورەیە کە دەرمان خۆی چیمیاییە ئیتر بە پێڕەچەتەکەی پشیشکنی بەکارینێنیت ئەوە کێشت بۆ دروستەکە بەڵام زۆر کەسیش هەیە ئەوەستێ لەسەر ئەوەی کە سوورەکەی خۆی تاواکات چکە چەند ڕۆژێکە هەفتەیەکە دە ڕۆژە پێێتەوە بێت و بەڵام بۆی گرنگە لەباتی خوب بەمە دەرمان هەچم لەوەی کە پشوێکی باشتر بم وەکو تو ئاماژە پێ کۆمەڵێک لەو میوانە ئەگەر بە شەربەت بێ بە میوەکەی بێبی خۆین باشترە و هەندێک کاتیژی تر ئەگەر پێویستی نەکرد لە گەرمایەکی زۆر و نەچین بەردەم سەرمایەکی زۆر و ئێستاش تازەترین ئەو بابەتانەی کە پزیشکەکانی خەنە ڕۆ کەسانی کە ڕۆژانە چن وەرزشەکەن یان بە پێڕۆشتنەکەن ئەگەرم پەتایەتان هەبوو ئەنجامی نێن باشتر چکە هیلاک بوونەکە زیاتر چالاکیەکەم لە جەستەدا بۆیە هیوادارین هەموو لایەک باش بن و لە هەمووشی گرنگتر هەر کەسێکمان هەستمان کرد ئەم پەتایەمان هەیە تخوا بادوورکەینەوە لە کەسانی نزیکمانەوانی بە ساڵات چوون یاخود ئەو کەسانی کە لە چواردۆرمان قەیچێکە و چەند ڕۆژە بە دوور دەست بگرە بە سنگتەوە تەوقەمەکە یاخود نزیکمە بەرەو بووی هاڵای دەمنە بێ وڵی بەکارێنانی ماسکیش زۆر زۆر باشە هەنی تۆ زۆر جارەزانی کە بە پشمەوە گرتو تا ئاوێکی زۆری لوتێ هەیە با کەسی کە توژنەکەی و بەردەوام دەشۆرینمانە بێ ئیشەڵا ئەمەش زوو تێپەڕێت و تر پەتای وەرزیشا بێ هەمومان چاوەڕێکێنچکە نەخۆشی و ڕوبەڕوومان بۆتەوە ئیشەڵا ئەوەی کە هەیەی زوو چارەسەر بێەوەی کە نیشێتی خۆی بپارێزێ بۆی کە تووشی نەبێ ئیشەڵڵا هەمووان تەندروست بن جا با بڕۆینە سەر ڕۆژمێرەکە ئەوەی کە ئەمڕۆ ئەگەر سەیرێکی ڕۆژمێرکەن ڕۆژی چواری مانگی دوو هەموو ساڵێک دەستنیشان کرا وەکو ڕۆژی شێرپەنجە جیهانی شێرپەنجە و ئەوەی کە ئەم ڕۆژان ئەسڵان بۆ ئەوە دەستنیشان کردووە کە هۆشیاری ببەخشن لەبارەی نەخۆشیەکەوە زۆر جار بەداخەوە کاتێکە گەر بە کەسێک ئەوترێت شێرپەنجەی توش بووە لای وایە دێوێکی گەورەیە بەرۆکی گردووە و ئەم لە شەڕ لە بەرامبەر ئەم دێوەیە دەرەقەتی نایە واتە ورەی داعابەزێ
لە کاتێکە لە ئێستاە بە خۆشحاڵیەوە هەر لەبەر ئەم هۆشیاریانە وای کردو تا ڕادێک بکرێت ئامارەکان کەم بکرێتەوە هەرچەند ئەسڵم بەپێی پێشبینیەکان ئەم شێوازی ژیانی ئێمە پیسبوونی هەوا هەموو ئەمانە جوڵەمان کەم بووە ئەم خواردانەی ئەیخۆین وای کردووە توشبوون بە نەخۆشیەکە زیای کردووە بەڵام هەر ئەوەی کە کەسەکان هۆشیاریان هەبێ لە قۆناغە سەرەتاییەکانە پێی بزانن ئەمە واکات ئەگەری توشبوون کەم بێت لە کەسانە تووشی نەبوون و هەروواگە تووشی بوون بتوانن ئاسان چارەسەریکەن ئینشەڵڵا جا هەر بۆ ئێمە لە تۆری یەکەمان ئەمانوێت لەسەر ئەم ڕۆژە زیاتر لەگەڵ میوانی بەڕێزی بەرنامەکەمانە لەگەڵ بەڕێز دکتۆر سارا جەمیل پسپۆڕی نەخۆشەکانی شێرپەنجە بدوێن بۆی کە بزانین لە بەرامبەر ئەم نەخۆشیان بەخێر بێت ببینینی بەڕێزت فەرموو باشی بەڕێزت خۆشحاڵ بووین بزین دکتۆر هەر یەک تۆز لەولاتڕۆ عزیز بۆی کە کادرەکەت بە جوانی بینەرانمان دەستە خۆی نەخۆشی شێرپەنجەیەکێک لەو نەخۆشینانە هەندێک نەخۆشی لە لای ئێمە تۆزێک ناوەکەی سامێکی هەیە لە دڵی خەڵکە بەڵام بەڕێزت ساڵەهای ساڵە خزمەتەکەی لەم بوارە یەخواخوا بتپارێزێ و لە ڕۆزانستی کێشەوە ئەزانی چۆن چارەسەر ئێوە چی تازە هەیە هەر بۆی لە ئێستا ئەگەر لە بەڕێزت پرسن وەکو ئەوەی کە باسی نەخۆشی شێرپەنجەکەی چۆن بۆ نەخۆشەکەت باسی ئەەکەی خۆی شێرپەنجە نەخۆشیەکی کوشندە بوو بەڵام بەس لەگەڵ پێشکەوتنی زانستە ئێستا گەیشتوینەتە مەرحەلەیەک لەم ڕۆژەمانە کە عیلاجی زۆر زۆر باش دۆزراوەتەوانێ ئەجهیزەی زۆر متەتەور هەیە هەم لە بواری پشکنینی یاخود زوو دەستنیشانکردنی نەخۆشیەکە و هەم لە بواری عیلاجکردن بۆ نمونە ئەو جیهازانی کە بۆ تیشک بەکارهێنین چەنەها تەکنیک و ڕێگەی تازەی نەشتەرگەری دۆزراوەتەوانێ لەگەڵیش یاشایانی باسە کە ئێستا کادری توبی بەڕاستی لە مەرحەلەیەک و لە قۆناغێکی زۆر زۆر پێشکەوتوان ئەمانە هەمووی وای لێ کردووە کە چاک بوونەوەی شێرپەنجە زۆر زۆر ئاسانترێک بێت لە چاو ساڵانی پێشووە بۆیە ئەم ڕۆژە دانراوە ڕۆژی جیهانی شێرپەنجە کە تایە ئەم معلوماتە بگەێنین بە نەخۆش بڵین بە توشبوو بڵین یان بە خەڵکی ئاسایی بڵین شێرپەنجە واتای مردن نییە نەخۆشیەکە لی چاکە بیتەوە تی ئەپەڕێنی بوو ئەوەی ئەو ترسە بڕەوێنینەوانێ بە شەرتێک لە قۆناغێکی سەرەتاییە دەستنیشان بکرێ بۆیە ئێمە زیاتر هەوڵەکانمان لە گەیاندنی ئەم زانیاریانە ئەوەیە کە بڵین شێرپەنجە چییە نیشانەکانی چین چۆن زوو پشکنینی پێشوەختە بکەین لە چ ڕێگایەکەوە زوو دەستنیشانیکەین و لە هەمووشی گرنگتر کاتێک کە ئێمە ناڕەحەتیەکمان ئەبێ ڕوو لە کۆ بکەین چکەم بەڕاستی زۆرێک لە نەخۆش بەداخەوە کەیان بۆ لامان زۆر ئەم سەر ئەو سەریان کردو زۆر بە ڕێگایەکی نازانستیا تێپەڕێون عیلاجی تۆزێک نازانستیان بۆ کراوە تۆزێک قورس ئەبێ بۆ ئێمە ڕاستکردنەوەی هەنێک غەڵەت بۆیە زۆر زۆر زەڕورە نەخۆش کاتێک کە ناڕەحەتێکی ئەبێ لەو ناڕەحەتیانی کە ئێمە زۆر باسێکین بزانێ ئەچێ بۆ کێ و ڕوو لە کێ ئەکا ئەوە زۆر زۆر گرنگە گرنگترین خاڵ ئەوەیە کە هۆشیاریمان هەبێ بەرامبەر ئەوەی کە تەندروستی خۆمان بەرە و ئاڕاستەیەک نەبێت کە ئیتر بەرە و قۆناغی بێ کە چارەسەریتیانە بێ ئێمە هەموو ساڵ لەم ڕۆژەیە کۆمەڵی بابەت باسەکەین کۆمەڵی ئامەر باسەکەین من سەرەتا دەستخۆشی لە تەواوی کارمەندان و بەڕێوبەری نەخۆشخانەی هیواکەم بە بەڕێستەوە بە هەموو پزیشکە بەڕێزەکانە چونکەیەوە بەبێ ئەوەی ماندوو بن شەو ڕۆژناختۆتە سەریەک بۆ خزمەتکردنی نەخۆشەکان نەک تەنها بۆی شاری سلەیمانی بێ بەڵکو لە خواری عێراقیشەوە نەخۆشیە بۆ لای ئێوە ئەمە دەستخۆشیەکە بۆیەوە بە هیوای ئەوەی کە هەمووشا ئەو نەخۆشخانەی هیوایەک با بە نەخۆشەکان کە بگەڕێنەوە نێو ماڵەکانیان ئەرشی بینین دوور و نزیک پێرێ کەسێکمان لابوو چابووی و شێرچە پەنجە بۆ ئەو خاتونە لێرە بە خۆشحاڵیەوە کەیت لێ چالاکیەکە دکتۆرە خاڵێکی گرنگکەیە من پێم خۆش بۆ ئەم شەو کە ئاواز سێرشمانە کرد سێرمە کرد هۆشیاری تاک زۆر زۆر گرنگە یعنی تۆ بگرە لەوەی کە ئازارێک زۆر شێرپەنجە هەیە بێ ئازارە کاتێک دەرەکەوێت تۆ خۆتەسی پێ ناکەی لەوانەیە مە زۆر گرفتێکی گەورە بێ بەڕێستان دەستنیشانەکەن چەند گرنگە ئێمە ساڵانە 6 مانگ جارێک پشکنین بۆ خۆمان بکەین یعنی ئەمە کارێکە کات کە تۆ بتانی ئاگات لەوە بێ کە جستەی خۆت و تەندروستی خۆت چۆنە من بۆچی ئەم خاڵە باسەکەم چکاکەوێتە سەر ئەو قۆناغی و بە چەند قۆناغێ دابەشیەکەن ئەگەر من زانیم گرفتێک مێگەر زوو بێمە لای بەڕێزت زوو بۆم چارەسەرەکەی بەڵام چۆ قۆناغێکی مەترسیدارەوە لەوانەیە چارەسەرەکە تۆزێ قورستر بێ بەڕێزت جەڵێکی لەسەرمە طبعا پشکنینی پێشوەختە
کاتێک ئێمە ئەتوانین بیکین کە معلوماتمان هەبێ هۆشیاری تەندروستیمان هەبێ ئێمە مجموعەیە شێرپەنجە هەیە لە شێرپەنجە زۆر باوەکان شێرپەنجەی مەمکە پرۆستاتە سیەکانە کۆڵۆنە کە ئەمە باوترین جۆرەکانی شێرپەنجەیە ئەتواندرێت پشکنینی پێشوەختی بۆ بکرێت پشکنینە پێشوەختەکەش هەڕەمەکی نییە بۆ نمونە شێرپەنجی هەرێکیان شێوازی جیاوازی هەیە شێرپەنجی مەمک لە تەمەنێکی دیاری کراوەکە لە 40 ساڵیەوانە ساڵی جارێک دەستپێکە بۆ کەسێکی ئاسایی و ئەو کەسانشی کە مەترسی توشبوونیان زیاترەکە بۆ نمونە لە عائیلەکانە هەیە یاخود خۆی هەنێک هۆکاری هەیە کە یاری دەدەرە بۆی کە تووشی شێرپەنجە بێت یاخود مەترسی توشبوونی بە شێرپەنجە لە داهاتوە زیاکە ئەبێ لە تەمەنێکی زووترێکا بیکە شێرپەنجەی کۆڵۆن لە تەمەنی 45 ساڵیەوە دەست پێەکە پرۆستاتە لە تەمەنێکی گەورەترێکەوە دەست پێەکە یعنی ئێمە ئەبێ بزانین لە چ تەمەنێکەوانە دەست پێکین و چەند ساڵ جارێکیش دەست پێکین نەک بچین هەموو شەژمان جارێک هەموومانێک جارێک چکۆم بەڕاستی زۆرکردنی پشکنینیش هەم ئیسیفادەی نییە هەم لە ڕووی دەروون نیەوانی ئەو کەسە کە دائیمە لە سترێسێکە بێ لە ترسێکە بێ لە قەلەقیەکە بێ سێ هەم لە ڕووی مادی شەوانێت تۆ بارگرانیە کە تۆ هەموو شەژمان جارێک بچی مەجموعەیەک فەحس بکەی کە ڕەبتی نییە بەسەر شێرپەنجەوە یاخود شێرپەنجەکەی پیا دەستنیشان ناکرێت سە بۆ نمونە حەزەکەی تۆ نەک شەژمان جارێک هەموومانێک جارێک بڕۆ فەحسی خوێن بکە هیچ شتێکمان پێناڵێ لەسەر شێرپەنجە بە تایبەتی شێرپەنجەی گرێ لەبەر ئەوە زووکردن و زۆرکردنی پشکنینیش هیچ ئیسیفادەیەکی نییە ئێمە ئەبێ بزانین کەی ئەیکەین چۆن ئەیکەین لە چ تەمەنێکە دەست پێکەین ئەم نقطانە زۆر گرنگە بۆ ئەوی بزانم ئەگەر خوا نەخواستە توش بوو بم زوو دەستنیشانی بکەم زۆر باشە بەڕێزت لە بەشێک لە قسەکانتە وتت کە هەندێک جار نەخۆش یەک دنیا ئەملا ئەولا ڕۆشتووە بۆ نمونە کاتێک کە شێرپەنجەکەی گەیشتۆتە قۆناغێکی قورستر اینجا چۆتە لای ئەو پزیشکەی کە ئەتوانێت یارمەتی دەری ئەو بێ ئەمە مەبەستی بەڕێزت ئەگەر ڕوونتریکەیتەوە بۆمان چۆن دوای ئەوەی هەستی بە شتێکی نامۆ گۆڕانکاریەک لە خۆیان کرد ڕێک بچێتە ئەو شوێنەی لای ئەو کەسەی کە پەیوەندی بە گرفتەکە و کێشەکەی ئەوە هەیە خۆی طبعا مجموعەیە سبب هەیە کەوا ئەکا نەخۆش زۆر ئەم سەر و سەرکە پێشوی بگاتە نەخۆشخانی هیوە تۆ پتێ و نەتەوێ ئێمە کاتێک کە تووشی ناڕەحەتیەک ئەبین هەستی پێەکەین مستحیلە هەستی پێ نەکەیت بەڵام بەس زۆرێک لە سەبەبەکان ترسە کەوا ئەکا نەخۆش سەردانی هیوانەکە یعنی نەخۆشخانی هیوا هەر ناوی نەخۆشخانەی هیوا لەلایەن زۆر کەسەوانێ زۆر ترس ناکە یعنی چەند نەخۆشەیە ئەڵێ من پێشتر نەمیستۆ بەلای ئەم نەخۆشخانەیە تێپەڕم بەڵام بەس ئێستا ڕێم کەوتۆتە ئێرە یەک لەوانە ترسە کەوا ئەکا نەخۆش نێت بۆ نەخۆشخانەی هیوا زۆر لە ئەم سەر و ئەو سەرەکە هەتاکو ئەگات بە هیوا سببێکی تریشەیە کاتێکە نەخۆش بالفعل ئەزانێ کە گرەیەکی هەیە هەنێک مەشاکیلی کۆمەڵایەتی هەیە بە تایبەتی لە خانمانە بە تایبەتی لە ئەهلی دەرەوەی شارە کاتێک کە ئەزانێ شێرپەنجەیەتی لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەنێک مەشاکیلی بۆ دروستە بێ ئێمە چەندەها خانم هەیە کە هاتۆ بۆ لامان ئەڵێ من لە ماڵی خەزورانم ئاسان نییە من پێیان بڵێم شێرپەنجەمە هاوسەرم پێی قوبوڵ نییە کەم بزانێ من شێرپەنجەمە یەک نقطەی تریش کەوە ئەکان نەخۆش سەردانی نەخۆشخانی هیوانەکە ڕووی مادیە لە ڕووی مادیەوە یعنی خاصەتەن ئەهلی دەرەوەی شار قورسە بێن بۆ ناو شار و هاتو چۆ بکەن و کری سارێ و کری هەنێک فەحسەکە لە ناو نەخۆشخانەکانیە ئەمانەوە ئەکا کە نەخۆش یەکەم جار بە ئاسانترین و نزیکترین شوێن لایەنەوانەیە و ئەو شوێنانەی کە کەمترین کولفە ئەکا یەکێک لەو مەشاکلان ئەوەیە کە چەندها نەخۆش بە چارەسەری گژوگیا و دەرمانی کوردەواری دەست پێ ئەکا هەتاکو ئەگاتە لامە کە ئەمە طبعا هیچ ئیسفادەیەکی نییە و کاتێک ئەگاتە لامان گرێکی زۆر لە مەرحلەیەکی پێشکەوتوایە بەڵام بەس لەگەڵ ئەوەشا ئەوەی کە زۆر جێی دڵخۆشیە ئەم نەوع بەرنامانەی کە ئەمە چەند ساڵێکە دەستگای ڕاگەیاندنەکان دەستیان پێ کردووە ئیسیفادەیەکی زۆری هەبووە بالفعل زۆر جێگەی خۆی گرتووە ئێمە لە فترەیاتی و ژینەوەیەکمان کرد هێشتا نەشرمان نەکردووە مقارنەی سلەیمانی لەگەڵ چەند شارێکی ناوەڕاست و باشووری عێراقمان کرد بۆمان دەرکەوت کە زۆربەی نەخۆشەکانی ئێمە لە مەرحلەیەکی زۆر سەرەتاییان مقارنەتەن بە بەغدا و بە چەند شارێکی باشووری عێراق کەمە بەڕاستی بوو ئێمە زۆر دڵخۆشکەرە بوو چکەم چی وە ئاکا کە لە مەرحلەیەکی ئەهۆڵا دەستنیشان بکرێ
هوشیاری کەسەکە خۆیەتی زوو بەتەنەوە چوونی خۆیەتی کە بەڕاستی ئەمە زۆر بۆ ئێمە جێی دڵخۆشی بۆ ئەم داتایە. دکتۆرە بە پێوەی بەڕێستان ڕۆژانە بەرکەوتنتان هەیە لەگەڵەوەی کە سەرەتاش ئاماژە و پێ ئەتوانین بڵێ ئامارەکان ئیتر بەرەو دڵخۆشکەر ئەڕوا زۆرینەی نەخۆشەکان نەخۆشخانە بەجێڵن لەگەڵ ئەو پێشکەوتنانەی کە تۆ باست کرد. خۆی ئێمە ڕۆژانە لە هەموو دنیاە شەر پەنجە لە زیابوونایە شەر پەنجە لە زیابوونە ئێمە شەر بەشێکین لە وڵاتان لەلای ئێمەش لە ڕۆژانە و لە ساڵان لە زیابوونە لە 2025 نزیکەی 5,000 کەس سەردانی نەخۆشخانەی هیوای کردووە لەو 5,000 2,000 نەخۆشی بێوی هەبووە بۆ نمونە کەم خوێنی بە زیاتر نزیکەی 3,000 شێرپەنجی هەبووە. ئەمە وەکو عەدەد زۆرە مقارنەتەن بە ساڵەکانی کە بالفعل عەدەدێکی زۆرە بەڵام بەس ئەمە بە معنای ئەوەیە کە زۆر زیایی کردووە نەخێر عدد ڕاستە زیایی کردو بە لەگەڵیش عەدەدی دانیشتوان زیایی کردووە نەسەمە زیایی کردو لەبەرەوە هەتاکو حتێک ئێمە هاوسنگی هەیە ئێستا تۆماری شەکرێت دکتۆر تۆماریش ئەکرێ ئەوەش نقطەیەکی کەیە نقطەیەکی کەش لەبەرەوەی ئەجهیزەی زۆر باشەیە ئێستا تەشخیصکردن دەستنیشانکردن زیایی کردووە کە ئەمە ژوای کردووە عەدەد طبعا ئۆتۆماتیکیان زیاگە بەڵام بەس لەگەڵ ئەوەشە نسبەی چاکبوونەوە زۆر زیایی کردووە نسبەتێکی زۆری نەخۆشەکانمان چاک ئەبنەوانە و نەخۆشانە بەجێڵن تقریبن وەکو ئەو پەتایی لێ هاتووە کە ئێستا خۆتان تۆزێک پێش ئێستا باستان کردووە ئەو فتری کە پەتاکە ئەگری زۆر ناڕەحەتی زۆر بێتاقەتی زۆر ناخۆشە شێرپەنجەش ئێستا تقریبن نسبەتێکی زۆری وای لێ هاتووە ئەو فترەیەکی ئیگری علاج وەرەگری زۆر ناخۆشە زۆر بێتاقەتە زۆر بێزاریە مەزاجت تێک ئەچێت جستت تێک ئەچێت بەڵام بەس دوای ئەوە چۆن پەتاکەتی ئەپەڕێنی شێرپەنجە کەشتی ئەپەڕێنیت باشە دکتۆرە زۆر کاتەڵین کە ئایۆ ئەم ئاماراتان لە بەردەسە زۆر جارەس نەبەردەم ئەوەی کە بزانەوە هۆکارچی ئەم زیاد بوونە یعنی ئەتوانین بڵین دیاری بکەین لایفستایلی ژیانی خەڵکەکەیە خواردنی خراپە نەچوڵانی خەڵکە شێوازی ژیانە نازانم ئیترە بێ شتێک بڵێ زۆر کاریگەری هەیە یاخود دەتوانین بڵین هیچ شتێک نییە و ئەمە خۆ عینێرێت و ئیتر هەر کەساگەر تووشی بێت. طبعا بۆ ئەوی بزانین لە وڵاتی ئێمەیە لە شاری ئێمەیە بۆچی شێرپەنجە زیایی کردووە ئێمە ئەبێت توێژینەوە بکەین باشە توێژینەوەش بەڕاستی پارەی زۆری ئەوێ کادری ئەوێ کە ئێمە لە ئیمکانیەتمانانە ئێمە لە نەخۆشخانەی هیوا بەشی توێژینەوەمانەیە سنتەری توێژینەوەمانەیە هەیە بەڵام بەس لەبەرەوەی ئیمکانیەتی مادیمان نییە لەبەرەوەی کادرمان نییە ناتوانین توێژینەوەی زۆر بەقوت بکەین بۆیە مەجبور سێری ئەو توێژینەوەنە ئەکەین کە لە وڵاتانی دەرەوە ئەکرێت کە هیچ مەجموعەیە هۆکاری داناوە بە هۆکارێک بۆ زیابوونی توشبوون بە شێرپەنجە کە طبعا هەمووی نسبیە هیچی لە سایاسن ینی هیچ هۆکارێک نییە من تۆ بڵێ یەک جار من بەکاری بێنم بەرکەوتی بم تووشی شێرپەنجەمەکە هەمووی نسبیە و هەمووشی تەراکومیە یعنی هەتاکو من زیاتر بەرکەوتی ئەم هۆکارە بم مەترسی توشبوونم زیاترەکە بۆ نمونە گرنگترین هۆکار جگەرە کێشانە هیچ کەسێک بە یەک جگەرە و دوو جگەرە بە پاکەت و پاکە تووشی شێرپەنجە نابێت بەڵام بەس بە تەراکومی واتە تۆ هەموو ڕۆژێک بیکێشە هەموو مانێک هەموو ساڵێک و هەتاکو عەدەدی کێشانی جگەرەکە لە ڕۆژێکە و عەدەدی ڕۆژەکان و ساڵەکان زیاترێک بێ مەترسی توشبوونەکەم زیاترێکە بە هەمان شێوە بۆ نمونە پیسبوونی هەواتە خواردنی ناتەندروست ئێمە مشکلێکمان بەنسبەت خواردنی ناتەندروستەوە لە وڵاتی ئێمەیە نەبوونی کواڵیتی کۆنتڕۆڵە ئەو خواردنەی ئێمە ئەیخۆین نازانین چەندێک باشە نازانین چەندێک خراپە بۆ نمونە فترێک پێش ئێستا زۆر باز قسە لەسەر زەیت ئەکرا بەڵام بەس ئەیخۆ زەیت لە ناو هیچ داتایەکە نییە بڵێ زەیت مەترسی توشبوون بە شێرپەنجە زیاکە بەس ئێمە مشکلەمان لە کواڵیتیەکەیەتی نازانین ئەو کواڵیتی کە هەیە چییە لە بنسبەت خواردنەوەی ئەوەی کە تاکو ئێستا توێژینەوەی لەسرە و کاتێکیشکە باسێکین تۆزێک خەڵک لێمان زویر ئەبێ بۆ نمونە گۆشتی سوورە بۆ نمونە شەکری زۆرە بۆ نمونە خوێی زۆرە بە تایبەتی لە شێرپەنجەی گەدایە یعنی کەمی خواردنی سەوزە و میوەکانە ئەمانە بە داتا سەلمێنراوە کە مەترسی توشبوون بە شێرپەنجە زیاکە بەڵام بێتە سەر وڵاتی خۆمان بەداخەوانێ داتایەکی تایبەت بە خۆمانمان نییە
بەداخەوە ئێستا هەر و کواڵیتیەکە بە ڕێزت باست کرد هەندێک جار تۆ بۆ نمونە خواردنەکە لای خۆ دوایە تەندروستە سەوزا خۆی میوا خۆی بەڵام هەندێک مادەیان بۆ بەکارهێنا بۆ بەخێوکردنەکەی ئەمانە قەدەغە بوون بەداخەواکەن لە کۆتایی بۆ کەسەکان گرفت دروست بێت. جا دکتۆر ئێستا بابن لەسەرم خاڵەیکە بەڕێزت باست کرد لە خوا بەزیابێ ئێستا دەستنیشانکردنەکەی ئاسانتر بووە خێراتر بووە چارەسەرەکەشی بابینە سەر ئەوەی کە جاران بۆ نمونە کەسی وا بوو ئەوی دەیوت تەنانەت پشکنینیان بۆ کردوون بۆیان دەرنەکەوتووە بەڵام ئێستا لەوانێ بە پێی پێشکەوتنەکان ئەم ئەگەری دەرنەکەوتنانە درەنگ دەستنیشانکردنانە زۆر کەمتر بوو بێتەوە. جا بەڕێزت پێمان بڵێ نوێترین هەم پشکنینەکان هەم چارەسەرەکان چێوە بەتابێت لای خۆمان. طبعا نوعی جیهاز زۆر دەورە بینێ جیهاز هەتاکو تازە هەر ڕێگوک و مەسەرەن موبایلەکەی دەستە تۆ تاکو موبایلێکی مۆدل تازە و مۆدل ئەپدەیت لە بەردەما بێ کوالیتی ڕسمەکانی جوانترێکە هەتاکو موبایلێکی کۆنیش هەر تۆ خۆت یەکسەر مقارانەی کوالیتی ڕسمەکەیت پێکرد جیهازیش عینەشتە سەبوونمون لە شێرپەنجەی مەمکە ئەو جیهازی کە زۆر بەکارهێن جیهازی مەمۆگرافیە هەنێک جیهازی مەمۆگرافی هەیە ئەشعەکەی پێئەگری نەخۆشەکە ئەو تیشکەی بەرئەکەوێت کە زیانی لێ ئەیات عنی زەرەرەکی بەرئەکەوێت و بالفعل فیلمێکیشمان ئاياتێ بەڵام فیلمەکە هیچ دیار نییە هیچ نابینی بەڵام بەس عینەن نەخۆش کاتێکە بە جیهازێکی مۆدل تازە مۆدل بەرز مواسەفاتی بەرز ئەشعەکە ئەگرێ سێرەکەی عەرز و ئاسمان لەگەڵ 180 دەرەجە لەگەڵ ڕسمی جیهازە کۆنەکە فەرقەکە لەبەرەوە نوعیەتی جیهاز و کواڵیتی بەرز و تازی جیهاز زۆر دەور ئەبینێ یعنی حتا لە وڵاتانی دەرەوانێ جیهازی سۆنەر بە ئەمەنە کواڵیتیکی بەرزە لە هەنێ حاڵەتە جێگەی ئەشعەی مەمۆگرافیەکەت بۆ ئەگرێتەوانێ بۆیە زۆر دەور ئەبینێ نقطەیەکی تر کە دەور ئەبینێ لە دەستنیشانکردنا ئێمە پێڵین دەست وەستایی هەنێک پزیشک هەیە شارەزایی زیاترێکە چاوی باشترێکە بینینی باشترێکە ئاسانتر دەستنیشان ئەکات وەک لە پزیشکێکی کە بۆیە مەجموعەیە فاکتەر هەیە بۆیە لە ڕووی ئەکادمیمە چەندێک ئەڵین جیهاز باشە لە ڕووی ئەکادمی شەوانێ بەڕاستی مستەوای کەسەکە کواڵەتی کەسەکە بوونی معلوماتی زۆری لەسەر ئەو بابەتە دەور زۆر ئەبینێت و وە ئەکا کە دەستنیشانکردنەکەی ئاسانترێک ئەتوانین بڵێن بەپێی پێویستە و ئامێرانە پێشکەوتوانە لە نەخۆشخانەی هیوا هەیە لە نەخۆشخانەی هیوا ئێمە لەبەر ئەوەی کە زەختێکی زۆرمان لەسەرە ناتوانین پشکنینی پێشوەختە بکەین یعنی ئەو نەخۆشانە وەرناگرین کە شێرپەنجەیان نییە تەنها ئەوانە وەرئەگرین کە شێرپەنجەیان هەیە بیتە سەر جیهاز وەکو ماڵ وایە کۆن ئەبێت دائیم ئەبێت دەستت پێوی بێ و تعمیری بکەیت جیهازیش عینەن شتە ئەبێت دائیمە دەستت پێوی بێت و تعمیریکەیت و تازەیکەیتوانێ کە ئێمە لە ڕووی مادیە و ئیمکانیەتەمان نییە جیهازێکمان کە ئەشکێ بە دوومان و بە سێمان پەکمان ئەکەوێ هەتاک و پارچەکەی بۆ ئەهێنرێت و چاک بکرێتەوانێ گۆڕینی جیهازی مۆدلێکی کۆن بۆ مۆدلێکی تازە ئەوە زۆر زەحمەتە لای ئێمە بۆیە زۆر جار پەنا ئەبینە بەر سێکتەرە تایبەتەکان لەبەر ئەوە ینی ئێمە لەو ڕۆوانێ پێویستمان بە سەپۆرت و بە دەعمی حکومەتە لە کڕینی جیهازی تازەیە و لە لای کەشەوانێ ئێمە لە هەموو دنیاە نەخۆش و نەخۆشخانی شێرپەنجە بەشێکی لەسەر حکومەتە بەشێکی تریشی لەسەر ڕێکخراوە خێرخوازیەکانە لەسەر فەندەکانە یعنی چکۆم بە تاقی تەنیا حکومەت دەرەقەتی مەصرەفی چارەسەری شێرپەنجە نایە بۆیە زۆر یعنی لێرەوانێ داوا لە خێرخوازانەکەم لە کە هاوکاریمان بکەن ئێمەیان لەبیر نەچێتەوە نەخۆشخانەی هیوا چکۆم بەڕاستی پێویستمان بە هاوکاریە ئەوە زۆر گرنگیشەڵڵا هاوکارتانە بنەوەی گرنگتر ئەوەیە کە ئەبێ هەمومان چاوەڕێ بکەین خوی شەڵڵا کەس ڕێی ناکەوێتێ بەڵام هەر کەسێ بچێتێ وەکو خێزانێکی خۆمان وایە ئەوەی کە گرنگە کەرتی تەندروستی و بە تایبەتی لای ئێوەش ئەمە لە ڕووی ئامێرەوە ئەی باسێکی دەرمان و پێداویستی بکەین بە پێویست هەیە یان ئەویش کەم و کوڕیتیایە طبعا لە ڕووی دەرمانەوانێ ئێستا یەکێک لە سەبەبەکانی زوو چاکبوونەوە یان تێپەڕانینی نەخۆشی شێرپەنجە دەرمانە ئێستا دەرمانێکی زۆر باش دۆزراوەتەوانێ بەڵام بەس ئێمە قسمێکی کەممان هەیە لە هیوا قسمێکی زۆر کەممان هەیە وە زۆر جاریش لێمان ئەبڕێ
يعني نەخۆش ناڕێکیەک هەیە لە جەدولی وەرگرتنی عیلاجەکانیە. ئەو دەرفەتانە بۆ نەخۆشە ئاڵتونیە لە دەستی بدات قەرەبووکردنەوەی لاانێ زۆر زەحمەتە و کاتێکیش کە نەخۆش عیلاجی لێ ئەبڕێ ئێمە نازانین چەندێک بە زەرەر بەسەریا ئەشکێتەوانێ چکم لە هیچ وڵاتێکا شتیوانە تو کاتێکە عیلاجێک بۆ نەخۆشێک ئەنووسرێت و بەکاری هێنێ ئەبێ ئەو کورسەی تەواو بکە. بەڵام لە ئێمە زۆر جار ئەو کورسە گرفتی تێ ئەگەوێت و عیلاجەکانیشمان ئێمە بەڕاستی زۆر گرانە. یعنی ئەوە نییە نەخۆش بتوانێ خۆی بیکڕێ. ئێمە عیلاجمان هەیە بەشی مانەکە حەب 30 دەنک بای 30 وەرەقەیە، یعنی 1 دەنک حەبی ڕۆژێک بای وەرەقەیەکە. نەخۆش چەند دەنک بکڕێ بەشی چەند مان بکڕێ ناتوانێت، مەجبور ئەبێت چاوەڕێکە هەتاکو عیلاجەکەیت یان ئەو تا خۆی پشی قرز و قۆڵە بکە بەشی مانێک یان بەشی مان و نیوەک بتوانێت بکڕێ کە ئەمە زۆر مشکلی بۆ ئێمە دروست کردەوە. بەڕاستی یعنی حەلەکەشی نازام ئیلا هەل لای کردی حکومیە ئەبێت ئاوڕێکی جددی باتەوانێ لە مۆزوع الله ئاوە دەرێتەوە چون پێویستە پەیوەندی بە گیانی مرۆڤەکانەوە. جا دکتۆر وەکو دووە پرسیاری من لە بەڕێزە دوتت کەسی وا هەیە بۆ نمونە ئەڵێت خێزانەکەم ئەگەر بزانن تووشی شێرپەنجە بووم لانەیە قبولکردنی بەلایەنەوە ئاسان نەبێ، ئەگەر هاوسەرەکەم بزانێ لانەی مناڵەکانم حەز ناکەم بزانێ. ئەمە کە ترسێک تۆ لە دڵتای خۆت لەودێکی ئەو کەسە قورسی لەسەرە ئەبێت لە شەڕێکە ئەم بەشداریکە بە هێزانش بەشدار بێ لەو لاشەوە خەمی هەیە دنیاک لە جیاتیەوە بۆی هێور کرابێتەوە سترسی بۆ دروست ئەم لایەنی دەرونی تا چەند بەڕاستی گرنگە بۆ تا چەند بۆ نمونە لە لای ئێوە ڕاوێژکردن هەیە لای ئێوە هەوڵەترێت بۆ نمونە بۆ کەسەکان هەم بۆ خۆیان یان بۆ خێزانەکانیان ئێوە لەسەر لایەنە دەرونەکەشان کار بکە. ئەسڵ مەجای ئێوە بە حکمی ئەو هەموو بەداخەوە کێشۆ گرفتە هەتانە ئەتوانن ئیشی وا بکەن. طبعا ئێمە لە نەخۆشخانەی هیوا بەشی دەرونیمان هەیە، ئەو نەخۆشانی کە هەستەکەین لە ڕووی دەرونی و زەختێکی زۆریان لەسرە نێرین بۆ ئەو بەشە لەوێ قسەیان لەگەڵ ئەکرێت و ئەگەر پێویستیش بکە عیلاجیشان ئەیرێتێ. خۆشمان وەکو پزیشک طبعا ئێمە نەخۆش کێت بۆ لامان یەکجار و دووجار نییە، بە ساڵ و بە 2 ساڵ لەگەڵمانە ئەمێنێتەوەی تقریبا وەکو هاوڕێکمان لێت بۆیە زۆر جار کە یەن دەردەتڵیمان لەگەڵاکەن ئێمەش حد ئیمکان چنێک بتوانین یارمەتیان ئەین. حکایەتەکە بە هەردوو بارەکە هەیە بالفعل ئەو ترسی لە دڵایە و بالفعل ترسەکەشی ڕاستە کە بزانێ شێرپەنجەیەتی مەشاکیلی کۆمەڵایەتی بۆ دروست دەبێت و هەشمانە بە عەکسەوە لە بەرخاتری ماڵی کە سوکارەکەی ماڵی باوکی و دایک و باوک و خوشک و برا ئەیشارێتەوانێت کە نەخۆشی شێرپەنجەی هەیە. یعنی من نەخۆشم هەیە خاتونێکی زۆر بەڕێزە کە کەس نازانێت لە کە سوکارێکی شێرپەنجەی هەیە خۆی بە تاقی تەنیایەت عیلاجی خۆی وەرەگرێت و ئەڕواتەوانێ. بەڕاستی من کە ئیبینم یعنی دڵم ژانەکە چووکەم لۆدێکی زۆر قورسە تۆ بە تاقی تەنیابی عیلاج وەربگری بڕۆیتەوانێ ڕۆژ نییە 2 ڕۆژ نییە. ینی حد ئیمکان من هەوڵ ئەم جێگی خوشکێکی بۆ بگرمانێ بەڵام بەس کەس جێگی خوشک و دایک و باوک بۆ کەس ناگرێتەوانێ. یعنی لە بە هەموو بارەکانە هەمانە بووە لە ڕووی دەرونی و زۆر زەڕورە کە ئێمە پشتی توشبووەکانمان بگرین، خوشکمانە، برامانە، دایکمانە، باوکمانە بتوانین ئەو لۆدی لەسەرشان کەمکەینەوە ئەو زەختە دەرونی لەسەر خۆی ئەو ورێ و ئەو متمانە بە خۆبوونە بەشێکە لە چارەسەرەکە طبعا تو هەتاک و چەندێک معنەویاتە بەقوت بێ بزانی پشتت قایمە پشتت گیراوە لە ڕووی دەرونی و زۆر تەسیرەکات هەم تحملی عیلاجەکان ئاسانترێکە مزعفاتەکانی کەمتر هەستی پێەکەی تحملکردنی مزعفاتەکانت ئاسانترێکە طبعا زۆر فەرقەکات و حتا بۆ نسبەی گەڕانەوە لە داهاتووشە بۆ نەخۆشیەکە تۆ چەندێک قەلەقبی چەندێک سترێسە هەبێ ئەوە مەناعەتدا ئەبەزێ ئەوە نەخۆشیەکە بەسەر تازاڵە بێ بز لە کاتێکی ترا بە عەکسەوانێ تۆزاڵ ئەبی بەسەر نەخۆشیەکە. باشم منیش باوەکو دوایین پرسیاری خۆم ئەوەی کە زۆر گرنگکە ئێمە بە تایبەتی بۆ ئەم نەخۆشانەی کە هەیە ڕاستە وتمان ورەی خۆی زۆر گرنگە، ڕاستە وتمانەوەی کە خۆی پابندبوون بێ بە دەرمانەکانی بەڕێزی و زۆر گرنگە. زۆر کەسمان هەیە سەر لێ شێواوی لا دروستەکەن، ینی من زۆر جار پرسیارێتە بەردەممەن، ینی بۆ نمونەیەتە لای تۆی بەڕێز کە دکتۆری دەستنیشانت کردووە ئەم کەسە لەوانەیە ئیتر بڵێ من وەڵا لە سلێمانی چاناکمەوە با بڕم بۆ وڵاتیشی ئەوروپا لەوێ چارەسەرەکان باشترە. یعنی سەر لێ شێوەیەک دروستە بێ خێزانێکی ژەخاتە ناو کێشەکە و بە هەمیەوە تۆکو پزیشکی ڕێنمایی بۆ کەسانە چییە؟ لەوانەیە ئەو چارەسەرەوە ئەو دەستنیشانکردنەی تو هەمان ئەو دەستنیشانکردنەی بۆ نمونە لە وڵاتی ئەڵمانیا کرێ بەس لەوانەیە لەوێ ئامریکی پێشکەوتوتر بێ بۆچی ئێمە بتوانین
یعنی کە چۆن ئەڵێ ئەم پەتایی کەوەی گرن ئاسانە لە خوا بەسیابی ئەویش ئاوا تێپەڕێکی هێورکردنەوەی کە بێ بۆ نەخۆشەکە هەمان شتە بۆچی تۆکەیتە ناو کێشەیەکی وە هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی دەرونی خێزانیەوە هەم لە ڕووی کۆمەڵی کێشەی کۆمەڵایەتیەوە تۆ لەمانە دوورەکەی تۆ لەژێر ئەم ڕێنمایانە بە تۆکو پزیشکە ڕێنمای چیە بۆ کەسانە طبعا ئەو حاڵتەمان زۆر هەمانە یان لە دەرەوە هاتۆ بۆ لای ئێمە هەرێکسەر ڕاستە و ڕاست خۆی چۆ بۆ دەرەوە یان لە لای ئێمەوە ئەڵێ من ئەچمە دەرەوانە من عادەتەن لەگەڵ نەخۆشی شێرپەنجە مانعم نییە ئەڵم بڕۆ بۆ کیۆڕووی بڕۆ مادەم نفست پێی مرتاح ئەبێت مشکت پێی مرتاح بێ بڕۆ بەڵام بز مشکیلەمان لەو ڕۆشتنایە ئەوەیە تۆ بۆ لای کێ ئەڕۆیت بۆ کۆ ئەڕۆیت چکەم ئێمە لە پزیشکیە لە زانستی پزیشکیە یعنی قەیناکە سنتەر و نەخۆشخانە زۆر مهمە بەس دکتۆرەکە لە هەمووی مهمترەکە یعنی تۆ بۆ لای کێ ئەڕۆی ئایا تۆ کەسێکی ئەچی بۆ وڵاتێکی غەریب بالفعل دکتۆرێکت بۆ ئەدۆزرێتەوانێ کە لە مستەوایەکی زۆر باشە بێت و عیلاجی نەخۆشیێکی تۆ بکە لەبەرو ئەو نقطەیەکە لەو نقطانە کە ئێمە نەخۆشی ئێمە تی ئەکەون تەڵەیەکە تی ئەکەون نقطەیەکی کە سنتەری باش و پزیشکی باش لە دەروی وڵات بە پارەی باشە کاتێک کە نەخۆشی ئێمە ئەچێت بۆ دەرەوەی وڵات لایەنە مادیەکەی لێک ئەیاتوانێ ناتوانێت بچێ بۆ زۆر شوێنی باش ئەچێ بۆ یەکەم شوێن کە دەرەقەتی ئەیە کە گیرفانی دەرەقەتی ئەیە طبعا لەوێ ئەو خزمەتی کە خۆی تەسەوری ئەکا پێشکەشی ناکرێت کاتێکەیەتەوە بۆ هەنێک شتی بۆ ئەکرێت و کێتەوە بۆ لامان لای خۆشمان هەر ئەومان بۆ ئەکرد بگرە لەوانەیە باشترێکیش بواە لەبەرەوە یعنی ئەمە مەعمعەیەکە کە زۆرێک لە نەخۆشی ئێمە تی ئەکەوێت ئەشتوانم بڵێم لە 180 بۆ 90 بە زەرەر بووی ئەشکێتەوانە کاتێکێتەوە لای ئێمە زۆر سپاس ئیشەڵڵا هەمووان تەندروست بن ئەوەشی کە ئەگەر تووشی ئەم نەخۆشیە بۆ ئیشەڵڵا خوای گەورە شفای بات و ئیشەڵڵا بە هاوکاری ئەم پزیشکە دڵسۆزانەوە ورەی بەرزی خۆی وە پاڵپشتی دەوروبەرەکەی بتوانە دەرەقەتی ئەم نەخۆشیە